ڕاگەاندنی کمیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنەی گیان لە دەستانی هاوڕێ یەدێ بیگلەری سیمای ناسراوی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان. بەداخێکی گرانەوە ئاگادار بووین کە سەر لە بەیانی ئەمڕۆ هاوڕێی زۆر خۆشەویست و دێرینمان کاک یەدێ بیگلەری کەسایەتی ناسرا و خۆشەویستی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە شاری ستۆکهۆڵم لە وڵاتی سوئێد لە تەمەنی 80 ساڵیدا کۆچی دوایی کرد. بیستنی ئەم هەواڵە هەموو هاوڕێیانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێرانی لە قوڵایی دڵەوە خەمبار کرد. هاوڕێ یەدێ بیگلەری ساڵی 1322 هەتاوی لە شاری سنە لەدایک بووە. خوێندنی سەرەتایی و ناوەندی لەو شارە تەواو کرد و بۆ خوێندنی باڵا چووە شاری تاران. سەرەتا کۆلێژی ئیلاهیات و مەعارفی ئیسلامی و دوجار کۆلێژی حقوقی لە بەشی قەزایی تەواو کرد. بە دوای تەواوکردنی زانکۆ بوو بە سەرۆکی یەکێک لە دادگاکانی شاری تاران. دوای ماوەیەک بوو بە سەرۆکی دادگای شارستانی کرماشان. پاشان گەڕایەوە شاری سنە و بوو بە دادستانی دادگای شۆڕش و لەو جێگا و شوێنەدا وەکو قازیەکی عادڵ و مرۆڤدۆست بەهۆی ئەوەی کە خۆی دژ بە سزای ئیعدام بوو چەندین کەسی لە مەرگ ڕزگار کرد. لە سەردەمی پێشمەرگایەتیشدا دەور و نەقشی هاوڕێ یەدێ لە هەموو بوارەکانی چالاکی کۆمەڵە بەرچاو بوو. هاوڕێ یەدێ بیگلەری لە ساڵی 1342 هەتاویەوە پێی نایە کۆڕی خەباتی سیاسی و لە پرۆسەی پێکهێنانی کۆمەڵەدا بەشدار بوو. هاوڕێ یەدێ لە یەکەم ڕۆژەکانی دامەزرانی کۆمەڵە لە ساڵی 1348 هەتاوی تا کاتی گیان لە دەستانی وەکو کۆمونیستێکی وشیار و خەباتکار هاوڕێ و هاوسەنگەری کۆمەڵە بوو. لە شەڕی 24 ڕۆژەی شاری سنە دەوری کاریگەری لە داڕشتن و دەرکردنی خەبەرنامەی تایبەتی کۆمەڵە لەو شارە گێڕا. هاوینی 1358 هەتاوی چالاکی بێدەریغی هاوڕێ یەدێ وەکو بەرپرسی دادگای شۆڕشی شاری سنە گیانی چەند تێکۆشەری بەدیلگیراوی کۆمەڵەی کە لە پادگانی مەریوان ئەسیر بوون لە ئیعدامی حەتمی ڕزگار کرد. بۆ ماوەی چەند ساڵ وەکو کادرێکی پێشکەوتوو و وەکو پێشمەرگەیەک هاوڕێ لەگەڵ ڕابەری گیانبەخت کرد و کاک سدیقی کەمانگەر کە کاروباری قەزایی و حقوقی کۆمەڵەیان بەڕێوە دەبرد و یاسای دادگاکانی کۆمەڵەیان داڕشت. ئەو یاسایە لەلایەن کمیتەی ناوەندی کۆمەڵەوە پەسەند کراوە بوو بە بنەمای قەزاوەت و دادڕەسی ئەو کاتی کۆمەڵە لە کوردستان. هاوڕێ یەدێ لە ساڵەکانی دەی 60 هەتاوی هاوکات بەڕێوەبەری دەبیرخانەی کۆمەڵە بوو. کارزانی و دڵسۆزی لەم جێگا و شوێنە هەستیارانەدا کاک یەدێ هەرچۆن لە ناو جەماوەری خەڵکی شاری سنە خۆشەویست کرد بوو لە ناو ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵەشدا جێگای متمانە و خۆشەویستی هەمووان بوو. کاک یەدێ بیگلەری لە بنەماڵێکی ناسرا و تێکۆشەری شاری سنە بوو کە برایەکی بەناوی هاوڕێ عوبەید شەکیبا لە ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵەدا گیانی بەخت کرد. درێژەی چالاکیەکانی هاوڕێ یەدێ بیگلەری لە وڵاتی سوئێد بوو. لەو دەورێشدا لە هەموو قۆناغە سەخت و دژوارەکاندا کۆمەڵەی لە ئەزمموی دەوڵەمەندی 6 ساڵ خەباتی بێپسانەوەی خۆی بێبەش نەدەکرد و بە شور و شەوق و حماسەی سەردەمی پێشمەرگایەتیەوە درێژەی بە خزمەتکردن بە بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان دەدا. ئێمە وێڕای دەربڕینی ئەو پەڕی پەژارەی خۆمان بۆ گیان لە دەستانی هاوڕێ یەدێ بیگلەری سەرخۆشی دەکەین لە ئەندامانی بەڕێزی بنەماڵەی بە تایبەت هاوڕێ عەزیزە وەتەندوست هاوسەری و جگەرگۆشەکانی سۆما و محەممەد و هەروەها بنەماڵەی بەڕێزی بیگلەری و خەڵکی تێکۆشەری شاری سنە و هەموو هاوڕێیانی کۆمەڵە و خۆمان بە شەریکی غەمیان دەزانین. یادی هاوڕێ یەدێ بیگلەری بۆ هەمیشە لە دڵماندا زیندووە. یادی ئازیزی بەخێر و ڕێگای شۆڕشگێڕانەی بەردەوام بێت. کمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران نۆی خاکەلێوەی 1403 هەتاوی بەرابەر لەگەڵ 28 مارسی 2024 زاینی.